بخير بن طبعا دوای ئەوەی لەسەر چاوەیەک زانیاریمان لەبەوە هات کە باری تەندروستی سزادراوانی بادینان زۆر خراپە لەبەرەوەی هەتا دووسە ڕۆژ بەر لە نەورۆزیش بەپێی ئەو سەر چاوەیە کە بە مێڕەگەیاند بەردەوام بوو لە نەمانگرتن و ئەمەش هەر لەگەڵ بوونەوەکردنەوەی دەوام بە پەلە خۆمان گەیاندە ئاسایشی گشتی ئیتر داوامان لێکردن کە سزادراوان ببینین دوای ئەوەی لە ڕیسێپشنەکە پەیوەندیان بە ئەفسەرەکانەوە کرد وتیان کاکەوە لە ئێستادا ئەو ئەفسەرێک کە دیسان بە هەمان شێوەی قسەی پێشوو بە بیانی ئەوەی کە ئەو ئەفسەرەی بینینی سزادراوانی بەدەستە لێرکوانە نییە وتمان دیسان چاوەڕێ دەکەین ناڕۆین تا دێتەوە وتیان دیاری نەکەی دێتەوە وتمان باشە بەیانی دێن موعیدێکمان بۆ دابنێن وتیان ناتوانین موعید دابنین لەبەرەوەی دیاری نییە بەشدەیە یان نایەت بۆیە هەمووی بیانوە بۆیە دەمەوێت لە ڕێگەی جەنابتانەوە لەگەڵ کەناڵەکانی تریش پێم خۆشە ئەو پەیامە ئاڕاستی جەنابی کاک ئیسمەت دەرگوشی بکەیت بە ڕێزیان فەرمان بکات بە ئەمر بداتە ئەفسەرەکان ئەوانەی کە پەیوەندیان بەم بابەتەوە هەیە ڕێگەمان پێ بدەن سزادراوان ببینین و ڕێگە بە کەس و کاریشیان بدەن سزادراوانی بادینان ببینن لەبەرەوەی هەر لە دوای 16 شوبات کە بڕیارەکە دەرچووە تەنها دوو پەیوەندیان کردووە لە ماوەی هەفتەیەک دەڕۆژ دواتر پەیوەندەکان هەموو پسراوە پەیوەند تەلەفۆنیان نەماوە ئێستا پەیوەند بینینی ژەوهەر هیچ بەتاکید پێشێرکاری یاسایە لەبەرەوەی بەسیترین و سادەترین مافی سزادرا ئەوەیە کە کەس و کاری خۆی ببینی معقول نییە ئەوەشی لێ مەنع بکرێت.